سڵاو ڕێز بۆ ئێوەی ئەزیز و بەڕێز لە هەر شوێنێکی کوردستان چاوی هەمولایەک ماچەکەین. ئەمڕۆ لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاکە سەروی قوربانی خۆشحاڵین چەند بەرهەمێک پێشکەش بکەین لە خزمەتی بەڕێز و خۆشەویستدا لە دانیشتنی کاکە گەیلانی مەسیفی و مامەکەیفی شەقڵاوی کاکە هەڵمەتی سڕبیا و کاکە دڵی پوغا چاوی ئێمەنەوە زیزانە ئەندامانی تیم مۆسیقایی کەرک و کاکە عەدنانە شێویار و کاکە سەباحی خۆشەویست کاکە هێمنی ئەزیز سڵاو لەوە زیزە وێنەگری ئێمە کاکە هەڵمەتی منتکە سڵاو لە خاڵە من هەڵمەتی خۆشەویست میوانی ئەزیز ئێمە کارزانی هێلەوە کاکە هێمنی خۆشناو زۆر بەخێر بێن سەر چاوان میواداری نێوبەرەمانی پێشکەشەکەین بە دڵی ئێوەی ئەزیز و خاڵە گەیلانی مەسیفی و مامەکەیفی شەقڵاوی کاکە هەڵمەتی سڕبیا و دڵی پوغە بێت چەند گۆرانەی چەند داوا کردو پێشکەشەکەین بە چاوان ئێساش کاکە سەروی قوربانی لە خزمەتی ئێوەی ئەزیزدایە ئەستێک باردە وەرە وەرە دادین نادەمە ساڵم باس بوو دم لێلەدا ئەستێک باردە وەرە گوڵە دادین نادەمە ساڵم باس بوو دم لێلەدا شارك كذا تبين يا جار يا كن ورا ورا كريك زور نعتوان